بەناوی خدای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله تعالى عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزانم خۆشەویستانم، ئێمە لە ئەو چار حەڵقەی ڕابردوو باسی ئەوەمان کرد کە بەڕاستی دەبێ بە خەبەر بین. کاتێک ئینسان بە خەبەر هات و زانی 5 مووقیفی زۆر ناخۆشی لە پێشە لە ڕۆژی قیامەت و پاشان هەست دەکا کە بەڕاستی زۆر کەمتر خەمە بەرامبەر ئەو هەموو حقوق و واجباتانەی کە لە سەرەتی، دەزانی کەمتر خەمە بەرامبەر سوپاسگوزاری بەرامبەر ئەو هەموو نیعمەتانەی کە خوای گەورە پێی بەخشیوە. بۆیە دەبێت چ بکە؟ دەبێت هەستە سەر پێ و بۆ ئەوەی لەگەر خوای گەورە سڵحکە، بۆ ئەوەی بەرەو خوای ڕەب العالەمین بچی، بۆ ئەوەی دەرەجەی نێزیکی لە خوای گەورەی متعال وەرگریتن، لۆی بگاتە بە مەقامی مشاهدە، بگات بە مەقامی ئیحسان کە گەورەترین پلەی بەندایەتی عەبدە لە بۆ خوای ڕەب العالەمین. بەڵام کاتێک کە دەتەوێ هەستی دەبینی گوناح کۆت و زنجیری کردووی، دەبینی خۆشی دنیا و مەلەزاتی دنیا بە عاردی وە نووساندی، تەماشای دڵت دەکەی یەک پارچە ڕەشدا هەرگەڕایە و گوناح دەوریدایە و قفڵ بووە، تەماشای دەست و پێت دەکەی هەموو گوناح و تەماعی دنیا ئەتووی زنجیرە بەند کردی و لێ ناگەڕێ بڕۆی. کەواتە پێش هەموو شتێک ئەبێ ئەم زنجیرانە بەپسێنی، ئەبێ ئەم هەموو کۆت و زنجیرانە لە دڵ و لە عەقڵت و لە مێشکت و لە دەست و قاست بکەیتەوە، ئینجا ئەتوو دەتوانی بەرەو ڕەب العالەمین بچی. کەواتە بۆی ئەم کۆت و زنجیرانە بپسێنی ئەبێ تۆبە بکەین. ئێستا ئێمە گەیشتینە قۆناغی تەوبەکردن. تەوبەیەک تەنها لە بۆ خوا بێ، تەوبەیەک نەبێ لەبەر ئەوەی کە ناتوانم گوناح بکەم یان تاقەتی گوناحم نەماوە یان گوناحم پێ ناکرێ. تۆبەیەک نەبێ ئەوە وەڵڵا ئەمن بەسە پیر بوومە و هەتا کەنجین گوناح بکەم و ئابڕوم دەسی بە هیچ کە ئابڕوم نەسیتن، بەڵکو تۆبەیەک بێ لەبەر خوا، لەبەرەوەی بەڕاستی ئێمە پێویستمان بە تۆبەیە، بۆی پاک ببینەوە، بۆی دڵەکانمان پاک ببتەوە، چاو ڕوحمان پاک ببتەوە، بۆی ئەو تەمەنەی کەماومانە بتوانین بگەین بە مەقامی نێزیکی خوا و وەک مەقامی ئیحسان ئینشاءالله. زاکەواتە یەکەمیشت دەبێ ئێمە ئەو تۆبەیە لە بەخوای گەورە بکەین، تەنها لە ترسی خوا، تەنها لە بە ڕەزامەندی خوا، تەنها لە بە گەورەی و عەزەمەتی خوای گەورە، بۆ ئەوی خوای گەورە لە هەموو گوناحەکانمان خۆش بێ. بۆیە ڕەبی، بۆیە خوای متعال ڕەب العالەمین لە قورئاندا لە ئایەتێکی مەدەنی کە مسلمانان لەو پەڕی خەبات و جیهاد و عیبادەت و تەقواکاری دابوون، ئینجا خوای گەورە پێیان ئەفەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. هەمووتان تۆبە بکەن ئەی ئیماندارینە، لە هەموو گوناحەکان تۆبە بکەن لعلكم تفلحون، بۆی سەرفراز بن، بۆی ببەنەوە، بۆ ئەوەی بگەن بە ئاواتی خۆتان، بۆی بگەن بە مەقامی ئیحسان. کەواتە هەمومان ئەبێ تۆبە بکەین، هەمومان، هەموو پێویستمان بە تۆبە هەیە و ئەم تۆبەکردنش وە نییە یەک قۆناغ بێ و کۆتایی پێبێ، نەخێر، ئەم تۆبەیە بیدایەتی حرەکە و جوڵەی سالیکە بەرەو خوای گەورە، بیدایەتی سەیری سلووکە و هەروە هەم ناوەندێتی و هەم کۆتاییتیشی. یان وە نییە ئێمە ئەگە مەقامی تەوبەمان باس کرد بەس برین یەک جار تۆبە دەکەین تاوە هەتا دەمرین ئێمە دەبین ناو تۆبەدا بین و بەردەوامیش تۆبەکانی خۆمان نوێ بکەینەوە، ئینجا ئەتوو دەتوانی بە پاچی و بە بێگەردی بگەی بەو مەنزیلگایە و بەو شوێنە و بەو مەقامانێکەوە باسمان کرد.
كواتا بوي خواي قورا رولا همو إيمان داري أصحاب دكا أفرمي وتوبوا إلى الله جميعا بقرين ولا إخوة هموتان إيمان دارنا لعلكم تفلحون كواتا هو كاري سرفرازيبان هو كاري بردنومان هو كاري فلاحو سركوتمان توبة كردنا أو تخواي قورا لآياتي تردادا فرمي ومن لم يتب فأولئك هم الظالمون ومن لم يتب فأولئك هم الظالمون خواهي قورا أفرمي أواني كتوبة ناكن أوانا ظالما خلتي كرت دوبش توبة كارانو ظالمان سيم بش نية كواتا يان أو تودبي لقد كومالي توبة كاران دابي يان أو تدبي لك كومالي ظالمان دابي لا تظلم لخود دكي تظلم لخلتي دكي كواتا براستي إما بو أوي لو ظلم درسين ولو ظلماتش درسين پێویستە بەوەی کە بەڕاستی ڕوو لە خوای متعال بکەین و دوورکە عەنوێژی تۆبەیەکی نەسوح بکەین بەڵام ئەم تۆبەیە نەسوحە سێ مەرزی پێویستە طبعا تۆبەی نەسوح یعنی تۆبەیەک خاڵیسەن مخلیسەن لە بۆ خوا ئەوەیە حکایەتێکی ئەنتیکە و پەنتیکە دەجێڕنەوە ئەو هیچ ئەسڵ و ئەساسی نییە ئاگادار بن تۆبەی نەسوح ئەوەیە کە ئەم تۆبە خاڵیسەن مخلیسەن لە بۆ خوای گەورە بی لە ترسی خوای گەورە بی لە عشقی خودای گەورە بیت أم توبة سي مرزها يكمين بشماني الندم طبعا قورتين ركني توبة بشمانية تو أجر حسب خزالتي نكي حسب شرمزاري نكي برامبر خواي حسب رورشي نكي برامبر خواي أي كنجم بشمان دبيتوا أجر بشمان نبيتوا توبة كردنية كاتك توبة دكي كبشماني پشیمانی لو همو عمرت که بضایعتو پشیمانی لو همو گناحی که انجامت ده پشیمانی لو همو طاعتی که لدستتو پشیمانی لو همو خیری که لدست رویش براسی انسان پشیمان لو همو عمری که ببلاش و علاشی بضایع ده او همو ساعته او همو حفته او همو مانگا او همو صاله توشتگ نکی بگیت خواهی گورا توشتگ نکی درجه قرب ورگری لخدمت رب العالمین ده زبراسي أما زور جرينجا دبي براستي بشمان بيبو إنسان كاتك خزالتي تشا هستي بخزالتي كر هستي بشر مزاري كر أو وقتي براسي دلو روحي جوش لأخوا كبسي توبة بكاو بقرت ولا إخواي داوى لي خوشبونو داوى عفو لأخواي رب العالمين بكات ركن دومي توبة الإقلاع عن الذنب أو يكدز بزي وازلهم قناح بيني أتو أجر توبة بكي وهر جناح بكي كا توبة كت أتو هر توبة بكي وبردوان بين لجناح كوا توبة كت إذا كباسي مسألة شيء دقيق دكين لآخرك بيوسي بو نقطة دوما بلام مهم أوي تو دز بزي وازله هم جناح كان بيني وازله غيبات وازله درو وازله بختان وازله قصي بروبوز وازله جوجرتلك شتي خراب وازله نزر وازله جناح وازله بربا وازله همو خراب كارك همو جناح بيني تواو أو مرزي دوما مرزي سيم أو كوعد بيمان بديت رب العالمين كزاري ترنا قريت أسر جناح كان أما الزور قرينجا عزمو ززمت بديت وبريار بديت كزاري كان قريت أسر جناح كان هركس لتوبة كيدا أمسي خالي لها تزي محقق بزانة أو توبيت لقبوله زابوه شرطي تريد سوارم ماوا كبو قبول بوني توبة أويش أوي كأجر جناحك علاقي بحقي خلقي هبو أبي حقي خلقك كي بدأ تو باري خلق تخواردوا تو حقي خلق لكنا تو شتي خلق لكنا تو أمانتي خلق لكنا هرشتي نوع خواردن باري خواردنك بي هر فيلف حيلك بي بهر زور خوارد بيت يعني رزقي حلال حرام لكنا مالي خلق بردوا دبي أم حق حقوقاني خلقي هم بدأ أجر حق كان نديته براسي خوا لو جناحي ديت خوش نابي تكو أم جناحك حقي خلشي لسرا دو حقي حقشي خواي جورك بأمري خواد جوري بأمري خواي جورت كردوا أم جناحت كردوا دوم حقشي خلشي شد تدا زفت كردوا كواتا دبي تسبكي دبي باش توبكي حمو مافو حقي خلشي بقريني توا طبعا دو مسألة دقيق لرهيا باسي دا كم كدميدي قوتم يكمي شد أجر أما توبة ما انكرت آية مرزي أو توبة حتى دمرين جناح ناكي نه إنسان
ئەگەر بتوانی هەتا دەمری گوناحەکە بەڕاستی ئەمە هەر لە ناو کۆرانی مەلایکە دۆقەل لەگە دەکەن، هەر لە ناو ماڵت دادنیشی مەلایکە لە خزمەتت دادنیشی ئەوەندە گەورە دەبی. بەڵام حتمەن ئینسان تووشی گوناح دەبێتەوە. ئەوە شتێکی ئەوە ئینسانین ئەمە لە پاش تۆبەش غەڵەتێک هەڵک ڕوودەدا گوناحێک توش نەبین، بەڵام ئێمە چ بکەین ئەگە تووشی ئەو گوناحە بوون؟ ئایا تۆبەکەمان هەروەشاوە؟ ئایا تازە تەواو خۆی گەورە پەشیمان بۆ لێمان نەخێر ئاگادار بن. ئەمە خاڵێکی زۆر گرینگە. ئەویش ئەوەیە تۆ هەر دەستی تۆبە لەو گوناحی دەکەی، تازە لە گوناحەکانی کە کردوتە پێشتر و نەگەڕایتەوە سەری تەواو مەزبوطی، بەڵام هەر دەستی تۆبەیەکی تر لەو گوناحە دەکەی کە ئەنجامی داوە، یان خێرێک دەکەی بۆی ئەم گوناحە ڕشکاتەوە. ئەوە زۆر گرینگە ئازانم کە لە تەمەنی خۆمدا کە مثلا لە بیدایەتی ئەو حاڵەتانەی کە دەمویست تەسکیە خۆم بکەم کە تۆبەم دەکرد تۆبەیکی نەسوح یەک هەفتە زۆر ڕێک و پێک بووم، دوای تووشی نەزەرێک دەبووم، تووشی مەسەلەن غەیبەتێک دەبووم، تووشی گوناحێک دەبووم، یەکسەر تۆبەکەم دەستکاندەم و تەواو مادەم ئەوە خی گەورە تەواو ئەمە کو ئەمشکاندم خی گەورەش لە وعدەکەی خۆی پەشیمان بۆ نەمدەزانین کاکە وادیە. ئێستا من ئەو کورتە شەروارە خاوێنم لەبەرەوە نییە کە ئەو کورتە شەروارم لەبەرە کە خاوێنە و تازە لەبەرم کردی ئەگەر بڕۆم بەر بمەوە چۆکم پیسبی ئایا خۆم لە خۆرە وەردەدەم یان هەردەسم چۆکم دەسرمەوە هەردەسم چۆکم دەسرمەوە نەخۆم لە خۆرە وەردەمەوە برێمەوە مادەم چۆکم پیس بوو بە هەمووی لە خۆرە وەردەمەوە. کەواتە کە تۆ تۆبەیت کردیە پاش تۆ بەکەی تووشی گوناح دەبی دێ ئەو گوناحە ڕەش دەکەیتەوە نەک ئەوەکانی تر تازە تەواو خی گەورە لێت خۆش بووە خی گەورەت لە وعد و بەڵێن و پەیمانی خۆی پەشیمان نییە کە لە عەبدێکی خۆش بوو خۆش دەبی تەواو. ئەوە خاڵی یەکەم. کەواتە ئەمە پێویستمان بە بەردەوام بە تۆبایە دەبی بەردەوام ئینسان تۆبە بکە بۆ ئەوەی ئەو بەو تۆبەیە زیاتر و زیاتر لە خی گەورە نێزی بێت. خاڵی دووەم تەبعاً ئەو حەق و مافانەی کە لە کنتە هەندە زارە ناتوانانی بە مثلەن بە کاک ئەحمەدی بڵێم ئەو کاک ئەحمەدی کە ئەو تەسویرەی لەو من دەکا ئەمە ناتوانین پێ برێم وەڵڵا کاک ئەحمەد ئەمن پارەی تۆم خواردە شەرمم بەخۆیە لە بە مەکانەتی کۆمەڵایەتیم ینی خەزاڵت دەبم مەگە پێ برێم میم ئەتۆ ئەو پارەی لە ئەحمەدی بگەڕێنەوە ئەوە لە هەمووی مهمترە میم ئەو پارەی لۆ بگەڕێنەوە بە هەر شوێنێک بە هەر شێوازێک لۆی دەگەڕێنەوە بگەڕێنەوە ئەگە فڕێت دابیتە ناو ماڵیشیان میم ئەو پارەی بگاتەوە دەست کاک ئەحمەدی و ئەگەر بەخۆشی نمابوو ساحب پارەکە ساحب حەقەکە بدەوە میراتگرەکانی بەو شێوە ئەتۆ حەقەکان بدەوە. باشە یەک لەو گوناحانەی کە زۆر پێ مبتەلاینە کە غەیبەتە باشە ئەم بە چەندان برێم کاکە گەردەنم ئازاکەن بە زۆر بۆی عولەمایان دەفەرمن هەندە زارە کە دەچی بە یەکەشی دەرێ کاکە گەردەنم ئازاکە غەیبەتم کردو دێنێ لۆ غەیبەتت کردم باسە چ کردی کاکە وەڵڵی ئەم سوام غەیبەتی هەزار کەسم کردە هەدا بیریش بەس زام غەیبەتم کردووی جا بۆی تووشی ئەو حاڵەتە ئیحراجێ و ناخۆشیە نەبی باشترین شت ئەوەیە کە ئەوانەی کە غەیبەتت کردوون ئەوەندە دوعایان بۆ دەکەی ئەوەندە دوعایان بۆ دەکەی بە حەدەکی کە وا هەز دەکەی کە خی گەورە لەوانیش خۆش بووە. هەنی ئەوە زۆر گرینگە بەردەوام لە پاش نوێژەکانت لە شەو نوێژەکانت لە کاتی دوعاکانت دوعای بۆ ئەوانش دەکەی کە غەیبەتت کردووە کە بەو شێوەی جوولایەوە ئەو بەڕاستی هەرچی حەق و مافی خەڵکیشە لە کۆڵت دەبێتەوە. خاڵێکی زۆر گرنگکە لە بابی تەوبە کە باسی بکەن ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەو کەسانی کە تۆبە دەکەن دەبی سەر تاپای ژیانی خۆیان بگۆڕن. پێت بەڵێم یەکەمیشتە دەبی برادەرەکانت بگۆڕی هەرچی برادەر و دۆست و ڕەفیقتەیە بەڕاستی ئەوانەی کە بە کەلک ناین ئەوانەی کە تووشی گوناحیان کردووی ئەوانەی کە بوون هۆکار ئەتوو مبتەلابی بە گوناح دەبی ئەوانە بگۆڕی. ئەوە یەکەمین دوو بەڕاستی هەرچی سیفەتی جوانە دەبی لە خۆت بینێت ئەسڵی تەزکیە و سەیری سلوک تەخلیە و تەحلیەیە خۆداماڵی لە هەموو ئەخلاقێکی خراپ و خۆ جوانکردن بە هەموو ئەخلاقێکی جوان لێکەواتە بەڕاستی ئێمە گەورەترین ڕوکنی تەزکیە و سەیر و سلوک کە جێبەجێ بکەین ئەویش ئەوەیە داماڵینە لە هەموو ئەو گوناحانەی کە تووشی بووی خۆ پاکردنەوەی لە هەموو ئەو خوو خراپانێک کە تووشت هاتوون خۆڕازانەوە بە ئەخلاقی جوان خۆڕازانەوە بە ئەخلاقی محەممەدی صلی الله عليه وسلم چکە ڕۆژی قیامەتێ کە بە خزمەت پێغەمبەر دەگەی چەندە ئەخلاقت وەکو محەممەد بێ صلی الله عليه وسلم چەندە سونەتەکانت جێبەجێ کردی لە ڕوخسان و لە دڵ و ڕوحتدا دیارەوە پێغەمبەری خۆت عەلەیهی سەڵات وەسەلام هەست پێ دەکات
دێکەواتە ئەم خاڵە زۆر زۆر گرنگە کە تۆ بەدەکەی دەبێت و سەر تاپای ژیانت بگۆڕی بەڕاستی لە برادەرەکانت لە هامۆشۆکردنت لە مامەڵە و کڕین و فرۆشتنت لە هاموشۆکردنی مزگەفتت لە شەو نوێژی دوای لە نوێژەکانت جوان و ڕێک و پێک بکەی عیبادەتەکانت جوان بکەی ذکر و تەسبیحاتێکی جوان قورئان خوێندنێکی جوان دەبێت کەواتە تو بگۆڕی بە معنای کەلیمە وەک وتمان لەو دەستەی بێ ئەو دەستەی بە معنای کەلیمە ئەتوو بەڕاستی خۆت پاکەیتەوە لە هەموو خوێشی خراپ لە هەموو گوناحێک لە هەموو ئەو شتانێک کە تووشی گوناحیان کردی بچێ قۆناغێک پڕ نور پڕ بەرەکەت پڕ خۆشی پڕ عیبادەت پڕ نێزیک بوونەوە لە بەڕەب العالەمین دا ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوو باسی قۆناغێکی تری تەسکیە و سەیری سلوک دەکەین تاکو دیدار بەخوای گەورەم سپاردن. والسلام عەلەیکم وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.